بەردەوام لە پەخشابینیش لامە بە باشە کاکی نازە دەی بڕۆین باشە بەڵێ بینەرانی بەڕێزوازی سڵاوی خوای گەورەتان لێبێت جەژنی هەموو لایەک پیرۆز بێت تاعاتی هەموو لایەک قبول بێت من ئیحسان سابرم لە ڕووماڵێکی تایبەتە لەگەڵ ئێوەیە ئەبم ئەمڕۆ مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی چالەشی کە ڕێخستووە بۆ ئەوەی کە پێشوازی لە میوانان و لایەنگران و ئەندامان و دۆستان دەبینن تاوەناوە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی سەردانی بارەگای مەکتەبی سیاسی و مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی دەکەن ئەم مەراسیمە تایبەت کراوە بۆی کە لێرە ئەندامانی مەکتەبی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی مەڵبەندی سلێمانی کۆمەڵ پێشوازی لە میوانەکان و کارمەندان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی بکەن لێرە من ئێستا دەچمە لای مامۆستا یاسین بۆی زانیاری زیاتر بم بە ئێوە مامۆستا سەلام عەلەیکوم جەژنیشە پیرۆز بێت ئەگەر ئەم مەراسیمی ئەمڕۆتان بچمە بەسێ کردووە تانەوێت پەیامێک بگێنن بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئێمە ئەمڕۆ وەک مەڵبەندی ڕێخستنی سلێمانی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی و لە بینە ئەنجومەنی سیاسی و مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی هەستان بە سیمی پێشوازی لە میوانە بەڕێزەکان کە لە بۆنەی جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە سەردانمانەکەن ئێمە لە ڕەمەزانە تەفاعول و کارلێکێکی زۆرمان بووە لەگەڵ جەماوەری شاری سلێمانی لەگەڵ ئەندامانی خۆمان و لە بەسەرکردنەوەیان و بوونمان لە مزگەوتەکان ئاسپاس بەخوای گەورە بۆیە خەڵکێک بەسەرمانەکاتەوە لێرە زۆرینەی ئەندامانی خۆمان دێن لە جیاتی ئەوەی بچین ماڵەکان هەمووی بگەڕین مەسەرەن 1000 ماڵ زیاتر کەمتر دێن لێرە بە دیداری یەکتی شاد دەبین جەژنە پیرۆزە لێگەکەین گردن ئازادی لێگەکەین و خۆشی دەرەبڕین بە سەرکەوتنمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز. وەک دەبینن پێشوازیەکی گەرموگوڕ لە میوانەکان دەکرێت ئەکشەی کە لێرە ئامادە ئەبێت بۆ ئەوەی زیاتر لەن مەراسیمەکە زیاتر ڕازاوە ئێمە لێرە تەبەن برایانی ئەنجومەنی سیاسی لێرە ئامادە ئەبن هەندێکیان ئێستا ئامادە هەندێکیان پاشتر دێن و هەروەها ئەنجومەنەکان ڕێخستنەکانی کۆمەڵی ئیسلامی سەرجەمیان دێن بە بەستی جەژنە پیرۆزە لەم کاتە بە تایبەت بۆ کۆمەڵی ئیسلامی ئێمە مەراسیمەمە بە زەرور زانی هەرچەند لای پارتە سیاسیەکان ئێستا حاڵەتە زۆر کەم بۆتەوە لێرەوە من جەژنە پیرۆز کۆمەڵی ئیسلامی بۆ ئەمریکا دوای جەژن ئەو دوو برا بەڕێزەمان لە هەولێر کە بەم دواییانە دەزیر کراون زوو بە زوو ئازاد ببن وە کۆتایی بێ بە و کێشەیە ئومێدی خێرمان هەیە بۆ هەمووان تەمەنای ئاشتەوایی ئەکەین ئاشتەوایی کۆمەڵایەتی ئاشتەوایی خێزانی ئاشتەوایی بۆ هەموو لایەک لە هەرێمی کوردستانە و بەتایبەت لە شاری سلێمانی ئاماژت بۆ بێت کە ئەمڕۆ تۆست و لایەنگران و ئەندامانی کۆمەڵ سەردان ئێرەکەن تەمان مەراسیمەکە کراوەیە بۆ هاوڵاتیانی دیکە ژەوانێک کە ئارەزومەندن بێنە بە دڵنیاییەوە هاوڵاتیانش هاتوون و بەردەوامش دێن ئێمە لە جیاتی ئەوەی کە هاوڵاتیانش بچن هەموو بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی بەسەرکەنەوە کە ڕێژێکی زۆر بارەگامان هەیە لە شاری سلێمانی پێمان خۆشەکە بێن لێرەوە بە دیداری هەمان شاد بین کۆمەڵی ئیسلامی بارەگاکانی هاوڵاتیانە بارەگاکانمان دەرگای کراوەی بەڕووی هەموو هاوڵاتیانە کۆمەڵی ئیسلامی هەڵقوڵاوی جەماوەرە هەڵوێستەکانی ئەوەی سەلماندووە بۆیە پۆل چین توێش پەیوەندیمان پێوەکەن کە خوازیارن بێن بە دیداری کۆمەڵی ئیسلامی و بەپرسانی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی شاد بن بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی بە بارەگای خۆیان ئەزانن ئومێدی سەرکەوتنیان بۆ هەموو لایەکە خوازین ئومێدمان وایە کە ئەم جەژنە پیرۆز ڕابگیرێ و خاڵێکی وەچەرخان بێ وێزگەیەک بێ بۆ بە خۆداچوونەوەی ئینسانەکان و وێزگەیەک بێ بۆ تەبایی و ئاشتەوایی لە هەرێمی کوردستان. سپاس بۆ یاسین حەسەن بەڵێ بینەرانی بەڕێز وەک لەوێنەکاندا دەبینن ئەمە وێنەی ئەندامان و کادیران و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامیە سەردانی ئەندامەکانیان دەکەن لە بڵێن بارەگای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەروەها مەڵبەندی سلێمانی مامۆستاگیان السلام عەلەیکوم السلام علیکم باشید جشن پیروز طبعا جشن پیروز بخوشی ان شاء الله
جژنە پیرۆزەی خۆت ئاڕاستەیەکەی هۆکاری هاتنت بۆ ئێرە بسم الله الرحمن الرحیم بەڵاخۆڵان جژن پیرۆزەی خۆم ئاڕاستە هەموو مسلمانانی هەموو دنیا بەگشتی کوردستان بە تایبەتی بە تایبەتی براو بە خوشکە بەڕێزانی کە بە یەکەفترێک کارمان کرۆ بەڕاستی و هەر مسلمانێک لە کوردستان پیرۆزیانێکین خانەوادەی خۆمان خزمان ئەقرەبا هەموو لایەک هیوادارم خوای گەورم جژنە بە خێر و خۆشی بەسەر مسلمانانی دنیا بەگشتی کوردستان و کوردستانی هەرێمی کوردستانش لەم قەیران و ناخۆشی و بەڵێ سەرەتای ڕۆژێکی خۆش بۆ هەموو هەرێمی کوردستان و خەڵکی مسلمان. بەڵێ بینەرانی بەڕێزێمە بەردەوامین لە گواستنەوەی مەراسیمی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا سەلام عەلەیکوم، جژنە پیرۆز بێت. هۆکاری هاتنتان بۆ ئێرە چییە ئەگەر ئەکتۆز بێتە ئەو لاوە؟ وڵا سەرەتا جژنە پیرۆزەی خۆم ڕاستی هەموو مسلمانەکەم بەگشتی و مسلمانانی کوردستانی بە تایبەتی داواکاریشم پێبگار ئینشاڵ جژنە بێتەمای خێر و بەرەکەت بێتەمایی ئاشتەوایی گشتی بێتەمایەوەی کە ئینشاءڵڵا کێشەکانی ناو کوردستان هەمووی چارەسەر بکرێت. بەحەقا دێمە خوای گەورە دوو جژن دوو یادی بۆ داناوی وەکو مسلمانان کە دڵمان پێی خۆش بێت و خۆشی و شاری دەبڕین. ئەمیژێکە لەو یادانەی کە بەحەقەت مسلمانان هەمووی بەیەکەوە دێنە ناو کۆمەڵگا و وەچن جژنە پیرۆزە لە یەکترەکەن پیرۆزبایی لە یەکترەکەن بە بۆنێەوەی کە مانگێکی پڕخێر و بەرەکەت و خۆشی و ئاشتەوایی هەمانی ڕەمەزان مانگێکی ئاشتەواییە مانگێکی ئاسوودەی دڵانە کە بردویانن سەر ئێستا کە بەحەقەت خوای گەورە ئەو فەزڵی پێبەخشیون ئێستا جژنە پیرۆزە و پیرۆزبایی لە یەکترەکەن بۆ پیرۆزبایی لە هەموو ئەهلی مسلمانانەکەم بە بۆنەی ئەم مانگی ڕەمەزانەکە خوای گەورە یارمەتیدان کە ئەو 30 ڕۆژە بگرین ئێستاش بەحەقەت پیرۆزە بە مەڵبەندی سلێمانی و بەحەقەت دیارە مەڵبەندی سلێمانی و کۆمەڵی ئیسلامی سوپاس بخوا بەهۆی ئەو هەڵوێست و مواقفانی کە نوێنێت و ئەینوێنێ جێگای ڕێز و تەقدیری خەڵکیە ئێستا خەڵک دێت بۆ جژنە پیرۆزەی بۆ هاتین بۆ ئیستیقبالی خەڵکی و جژنە پیرۆزە خەڵکی سەرکەوتوو زۆر سپاس ئاگۆرە تەعاتان قبول بکات. بەڵێ بینەرانی بەڕێز ئەوانەی دەبینن ساتە وەختی هاتنی ئەندامان و لایەنگرانی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆ بارگای مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بارگای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی. ئەو دیمەنانەی لێرە دەبینێت دیمەنی ساتە وەختی پیرۆزباییکردن لە نێوان مسلمانان لە نێوان برایان لە نێوان دۆستان یەکتریدا لێرە وەک ئێوەش دەیبینن ئەوانەی کە سەردان ئێرە دەکەن بە توندی باوەش بە یەکدا دەکەن خۆشەویستی و ڕێز بۆ یەکتری دەنوێنن. من دەمەوێت ڕای چەند کەسێکی کە وەربگرم. سلام عەلەیکوم، جژنتان پیرۆز بێت. بەرەکات و خۆماریکات جژنی وەش پیرۆز بێت. سەر و چاوانم زۆر بەخێری بوو ئێرە پەیامی تۆ لەم جژنەیە چییە؟ پیرۆزبایی خۆت ئاڕاستەیەکی هیوادارم خوای گەورە ئەم جژنە مبارەکە لە هەموو مسلمانان و خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبوڵ کە ئینشاءڵڵا هەموو لایەک بەسەرکەوتوو ئینشاءڵڵا وەک چۆن ڕەمەزانەکەمان تێپەڕان باقیاتی ژیانمان ئینشاءڵڵا هەر بەو شێوەیەتی ئەپەڕێنین ئێوەش سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. پەیامە چییە بۆ لایەنە سیاسیەکان بۆ ئەوانەی کە بارودۆخی ئێستا کوردستانیان بن؟ هیوادارم ئارامی و تەبایی و هێمنی بپارێزن چونکە هەموو لایەک لەو بوارەدا ئینشاءڵڵا ئیسفادە ئەکەن. سپاس بۆ تۆش سەرچاوم. سڵاو دەبێت جژن پیرۆز بێت. جژنی ویلایەت پیرۆز بێت. لەم جژنەیە پەیامی پیرۆزبایی ئاڕاستی شێ دەکەیت؟ پێشەکی پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم بە تایبەتی کوردی مسلمان و هەموو دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی. جژنەدا پەیامە چییە؟ ئەتەوێتی بڵێ بە خەڵکی کوردستان بە سیاسیەکان بێت؟ تەنها پەیامم برایەتی و پێکەوتیان بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەک دەبینن ناوە تاتا و ئەندام و کارگیران و هاوڵاتیان سەردانی بارگاکانی کۆمەڵی ئیسلامی دەکەن. لێرە مەراسیمێکی تایبەت ڕێکخراوە بۆ سەرجەم ئەنجومەن و بارگا و لشتەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە شاری سلێمانیدا کار دەکەن. ئێرە دەستنیشان کراوە بۆ ئەوەی کە لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامیەوە ئەندامەکان لایەنگرەکان دۆستەکانی کۆمەڵی ئیسلامی لێرە یەکتری ببینن پیرۆزبایی جژن ئاڕاستەی یەکتری بکەن.
جشنت پیروز به کردی مسلمان بیت روناکی با چاو دلمان با چاو دلمان سراتای خیر و خوشی هموان به درو شادی به بوگش کردستان بوگش کردستان جشن مایه‌ای پاکی درون به با همو زامک وانگشت زون به خمو نخوشی و دل تنگی لابا کشا آوازنگی جین آسایرون به جین آسایرون به جشنت پیروز به کردی مسلمان بیت روناکی با چاو دلمان با چاو دلمان سراتای خیر و خوشی هموان به درو شادی به بوگش کردستان بوگش کردستان جشن تروسكي قشي وابي أنا الدنيا طيبتي مسلمان كردستان إن شاء الله خير بزرام جين والليلة شو نسيب وقتنا دايكم كسكاري خو معزكم صلاة والرزم هاي بان جشن فيروزبان ليكم وخزان وكسوكار بقشتي پەیامێکی زۆر سپاس پەیامێکی دەیە بۆ برا پێشمەرگەکانمان کە ئێستا بڵێن لە بەرەکانی شەڕن ئەوان پارێزگاری لە ئێمە دەکەن. هیوادارم سەرکەوتوو و سەرفراز بۆن خۆ پەروەردگار ئەمنیەتی زیاتر ئیستیقرارت کا بۆ هەرێمی کوردستان خۆی گەورە سەلامەتیان کە بەکەمترین ئینشاءالله کێشە دەرسن پشت بخوا لە سەنگەرەکانی. بڵێ لەلانی بەڕێز ئەوەی دەبینن پیرۆزبایی کردنی ئەندامان و هاوڵاتیانە لە شاری سلێمانی کە سەردانی بارگای مەڵبەندی کۆمەڵی ئیسلامیان کردووە وەک لە وێنەکاندا دەبینن زۆر بە گەرمی پیرۆزبایی لە یەکتری دەکەن باوەش بەیەکدا دەکەن ئەمە نیشانەی خۆشەویستی و گۆڕینەوەی هەست و محبەتە لە نێوان ئەندامەکانیاندا. ئەندامەکان دێن پیرۆزبایی خۆیان ئاڕاستەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی مەڵبەندی سلێمانی دەکەن. بەڵێ وێنانی دەبینن وێنەی پیرۆزباییکردنن لێرە لە مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی هاوکات لە بینایی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لێرە مەراسیمێکی تایبەت ڕێکخراوە بۆ ئەو ئەندام و لایەنگر و بۆ هاوڵاتیانی کە دەیانەوێت سەردانی بارگاکانی کۆمەڵی ئیسلامی بکەن. من لەبەر جەخت لەوە بکەمەوە کە کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی تەنها مەڵبەندی سلێمانی هەڵبژاردووە بۆ ئەوەی بەم شێوەیە لە ڕۆژانی جەژندا پێشوازی لە میوانەکان و پێشوازی لە دۆست و لایەنگرانی بکات. تەنها ئێرە هەڵبژێردراوە لە ئەمڕۆدا هاوڵاتیان ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی ئاگادارەکەینەوە ئەگەر دەیانەوێت پەیامی پیرۆزبایی خۆیان بگەێنن بە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی یاخود ئەو برا و دۆست و هاوکارانیان کە پێکەوە کار دەکەن سەردانی بینایی مەڵبەندی سلێمانی بکەن لە گەڕەکی گۆژەی شاری سلێمانی پشت خەستەخانەی هەرێم. لێرە ئامادەکاری کراوە، لێرە پێشوازی دەکرێت
لە سەرجەم ئەو میوانانەی کە دەیانەوێت بە مەبەستی جەژنە پیرۆزە و جەژن پیرۆزکردن لە یەکتری سەردانی بارگاکانی کۆمەڵی ئیسلامی بکەن. بەڵام من دەمەوێت پەیامی بەشێکی دیکە لە سەردانیکەران بگوێزمەوە. مامۆستاگیان سەلام عەلەیکوم، جەژنتان پیرۆز. پێش لە خۆ پیرۆز بێ، سەلامەت بێ. پەیامێکی دێ لەم ڕۆژەیە بۆ دۆستانت، بۆ هاوڵاتیانی ئەڵێم جەژنی هەموو لایەک پیرۆز بێ و عیبادەتیان قبوڵ بێ ئینشاءڵڵا. پەیامێکت هەیە بۆ برا پێشمەرگەکانمان کە لە ئێستادا لە بەرەکانی شەڕن؟ خی گەورە ئینشاءڵڵا سەربەز و سەرفرازێک ئەو خەباتی کە ژەڕ بەڕاستی پێزانون و میلەتە و هەموو لای دوعای خێریان بکە ئینشاءڵڵا. مامۆستاگیان سەلام عەلەیکوم، جەژنتان پیرۆز بێت. ئەفەرموو ئیسلاحەتکە پەیامی خۆ جەژنە پیرۆزەی خۆت ئاڕاستەی لێرەوە جەژنە پیرۆزەی خۆمان ئاڕاستی سەرجە مسلمانان دەکەین، بە تایبەتی مسلمانانی کوردستان. داواکارین لەخوای گەورە کە تاعات و عیبادەتەکانیان قبوڵ کردبێت و هیوادارین ئەم جەژنە بێتە هەوێنی برایەتی و ئاشتەوایی یەکڕێزی تەبایی بۆ نێو سەرجەم ڕێزەکانی کوردستان، بە تایبەتی ئەو حیزبانەی کە ئێساکانەی کەمەچێک ناکۆچی هەیە لە بینیانە. ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەم جەژنە ببێتە هەلێک و بە خۆداچوونەوەیەک بۆ گەڕانەوەی ئاشتی و برایەتی و تەبایی. مامۆستاگیان جەژنە پیرۆز بێ، جەژنە پیرۆزە دەکەیت پەیامێکت هەیە لەم برای بەخشندەی مهرەبان. جەژنە پیرۆزێکم ئاراستەی ئەمیری کۆمەڵ جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و تەواوی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی و مسلمانانی هەرێمی کوردستان بەگشتی و بە مسلمانانی هەموو جیهان ئەوانەی کە بەڕۆژبوون بەخوای گەورە. جەژنە پیرۆزێکم ئاراستەی گشتیانەکەم، جەژنە پیرۆزێکم ئاراستەی ئەو برا پێشمەرگانە ئەەکەم کە لە بەرەکانی شەڕ پۆڵاین وەستاون، پیاوانە وەستاون، دیفاع لە خاک و نیشتمان و شەرەف و ناموسی ئەم میلەتە ئەکەن و داواکارم لە خوای گەورە هەموو ساڵە ڕەمەزان ئاوا بە پیرۆزی بەسەر بەرزی بێنێتەوە بەسەر جیهانی ئیسلامیە بۆ جەزای ڕۆژ باتەوە. من پیرۆزەی فاتحاتە قبوڵ کرد. بەڵێ مامەگیان سڵاوت لێبێت، جەژنە پیرۆزەی خۆت ئاراستەی دەکەیت پەیامێکت هەیە؟ یەکەم پێشوازی لە هەموو هۆزاکەین کەوا دەستیان کردووە بەراو ڕەمەزان و بە ڕێز و احترامەوەوانێ بەڕێیان کردووە و دوای ئەوەش گەری کوردستانەکەین و بەیانی ئێمەش بۆ مسلمانان ئەوەیەکەوە ئەو حیزب و لایەنانەی کەوا ناکۆکیان هەیە ئەم جێژنە ببێتە هەوێنێک بۆ ئاشتەوایی لە بینی هەموو حیزبەکانە. بەڵێ بینەرانی بەڕێز ئەوێنانی دەیبێنێت ساتە وەختی پێشوازیکردن لە ئەندامان و دۆستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان، ئەوانەی کە زیاتر هەوادار و لایەنگیری ئەندامی کۆمەڵی ئیسلامی لێرە دەمەوێت جەخلەوە بکەمەوە کە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی تەنها لێرە لە بارگای مەڵبەندی کۆمەڵ مەراسیمی ڕێخستووە بۆ ئەوەی کە پێشوازی لە ئەندام و دۆستان و لایەنگرانی بکەن، وەک لەوێنەکاندا دەبینن ناوە ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی سەردانی ئێرە دەکەن. جەژنت پیرۆز بێ کوردی موسڵمان، بێتە ڕووناکی بۆ چاو دڵمان، بۆ چاو دڵمان، سەراتای خێر و خۆشی هەمووان بێ، دەرو شادی بێ بۆ گشت کوردستان، بۆ گشت کوردستان. جەژن
کەشی هیوا بێ گوڕی هەنگاوی بەرە ئەو خوا بێ چوارچێوەی هەموو ساتی ژینمان و دەلاقەی ڕووە و باخی بەروا بێ باخی بەروا بێ جەژنت پیرۆز بێ کوردی موسڵمان بێتە ڕووناکین بۆ چاو دڵمان بۆ چاو دڵمان سەراتای خێر و خۆشی هەمووان بێ دەرو شادی بێ بۆ گشت کوردستان بۆ گشت کوردستان بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە جەژنە پیرۆزە ئاراستەی هەموو جەماوەری خەڵکی کوردستان و مسلمانانی کوردستان و عێراق و هەموو جیهان دەکەم خوازیارین خوای گەورە ئەم جەژنە بکاتە مایەی خێر و خۆشی و بەختەوەری و کۆتایی هێنان بە قەیران و نەهامەتی و ناخۆشیەکان لەسەر ئاستی کوردستان و عێراق و جیهانی ئیسلامی. پێویستە هەموو لانەکان پێداچوونەوە بە سیاست و بەرنامەکانی خۆیان دابکەن بەرژەوەندی باڵای گەل و نیشتیمان بخەنە سەروی هەموو بەرژەوەندیەکانی ترەوە. بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی دەیبینن لێرە بەڕێوەچوونی بەڕاستیمێکی تایبەتە بۆ پێشوازیکردن و جەژنە پیرۆزەکردن لە ئەو کەسانی کە دەیانوێت سەردانی بارگەکانی کۆمەڵ ئیسلامی بکەن لە هاوڵاتیان لە ئەندامان لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامی لێرە مەڕاستیمێکی تایبەت ڕێکخراوە بۆ پێشوازیکردن لە ئەندامان و کەسانی کە دەیانوێت سەردانی ماوەسەیان سەلام عەلەیکوم ڕاستەخۆ لەگەڵ دین
جژنی پیرۆز بێت مامۆستاگیان جژنی پیرۆز بێت زۆر سپاس تاعەتان قبول بکات پەیامت چییە لەم جژنەدا پەیامی خۆت ئاراستێکی جوانترین جژن پیرۆزە ئاراسی سەرجەم مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی مسلمانانی شارە خۆشەویستەکەمان بە تایبەتی ئەو کەسانیشی کە لە مانگی ڕەمەداندا عیبادەت و تاعەتێکی تایبەتیان کردو خۆی پەروەردگار کاتەمای خێر پەیامیشم پەیامی ئاشتی برایەتیە حاڵەتێکی زۆرفێکی تایبەتی لە کوردستان ئێستاکی هەیە پێویستمان ببوونەوەی کە ئەلحەمدولیلا بە هەموو لایەنەکان سیاسەکان بە هەموو دۆستێکی کورد کە بتوانە حاڵەتێکی ئاسایی بینەکارەوە چونکە بارودۆخی هەرێمی کوردستان ئێستاکی لە مەراحیلەکە لەوە چێ لە زیاتر میلەتەکەمان بەرگەی نەگرێ و کارەساتی زۆر گەورەتر بەدوای بێ بۆ داواکارم لەخوای پەروەردگار و دڵودەرونی هەموو لایەنەکان چاکە بە تایبەتی پێنج لایەنە سەریەکە بتوانین لە دوای برایەتی کە لە دوای ئەم جژنەوە کە ئێستاکی هاشتێک و برایەتی دروست بۆ نەمڕۆژەدا بوێ هاشتێکی براتێک بەسە تا سەری جیهان بۆ ئینشەڵا بتوانین میلەتەکەمان لەمە زیاتر لە مەحنەتا نەژی و بتوانین ژیانێکی ئاسوودەی بەدەست بێنین لە سایە ئەو حاڵەت وەزعیەت و ئارامی کە ئێستاکی لە هەرێمی کوردستانە دروست بوو بەڕاستی جێگەی خۆشیەتی جژنی پیرۆزە بۆ سەرجەم پێشمەرگە قانونەکان بنێرین کە ئەوانەی ئێستاکە ببوونەتە پارێزەرێکی باشی میلەتەکەمان بوونێتە حاڵەتی کە میلەتەکەمان بە ئازادی و بەم ژیانی کە ئێستاکی ئێمە لێداین ئەنجامی شەونخونی ئەوان کە ئێمە بتوانین بە ئازادی ژنە پیرۆزی خۆمان بکەین بۆ بتوانین بە ئازادی گۆڕاکمان دەبڕین سازدانی مەراسیمێکی لە بزانی بۆ ئەوەی کە دۆستانتان لێر یەکتری ببینن گەرن ئازایی لە یەکتری وەڵا حاڵەتێک ببوونی بارودۆخە نائاسایی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتەوە چەندان ساڵ ئێمە لەو پێش بەڕاستی ئەم مەراسیمانە مەراسیمێکی زۆر گرنگ بوو بۆ بینینی یەکتری حاڵەتێکی نائاسایی کە سەرسەری کوردستانی کرد بە تایبەتی ئێمەش بەشێکی لە حاڵەتی سیاسیە ئێمە لەبەر حاڵەتێکی بوون ئێمنی بەڕاستیم کارەسات ئەمان کۆبوونەوەمان نەکردووە بەڵام بە تەئکید گرنگی خۆ هەیە چونکە دەبێتە سەبەبی دروستبوونی بەرایەتی و خۆشەویستی و محەبەت و یەکبینینی یەکتری سپاس بۆ جژنتان پیرۆز بێ ڕاستی کەناڵی پەیامیش جێگە ڕۆژ و تەقدیرین جژنە پیرۆزەی تایبەتمەتانە جژن پیرۆز بێ خوای گەورە تاعەتت قبول بکات سپاس فەرموو مامۆستاجان بەڵێ بینێرانی بەڕێز ئێمە بەردەوامی لە ڕووماڵە تایبەتەکەمان لەسەر گواستنەوەی مەراسیمی پێشوازیکردن لە ئەندامان و دۆستانی لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە بارگای سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی ئەو وێنانەی دەیبینن